بەرنامەی کۆبوونەوە پێشتر ڕامانگەیاند بوو یەک لەو بەرگاگرینەکانەی ئەوە بوو کە پرۆژەی یاسایی بودجەی هەرێمی کوردستان گفتوگۆ کرا و هێڵە گشتیەکانی باس کران. پاش 8 مانگ لە تێپەڕبوونی ساڵی 2021 حکوومەت نەیتوانیوە باڵێنی خۆی بۆ ناردنی پرۆژە یاسای بودجە بباتە سەر. پەرلەمانی کوردستانیش لە ناردنی پرۆژە یاسای بودجەی ئەمساڵ لەلایەن حکوومەتەوە بێهیوا بوو و داوا دەکات پرۆژە یاسای بودجەی ساڵی داهاتوویان بۆ بنێرێت. باپی هەواڵێکە لە ماڵپەڕی فەرمی پەرلەمانی کوردستان بڵاوکراوەتەوە ڕۆژەی سێشەمە لیژنەی دارایی و کاروباری ئابووری کۆبوونەتەوە. لە تەوەری دووەمی کۆبوونەوەکەدا قسە لەسەر بودجەی ساڵی 2021 هەرێم کراوە و دوای گفتوگۆکردن لیژنەی دارایی پەرلەمان بڕیاریداوە نووسراوێک ئاڕاستەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بکات و تێیدا داوای ئەوە بکات کە حکوومەتی هەرێم لە بری ناردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 بۆ پەرلەمان پرۆژە یاسای بودجەی ساڵی 2022 ئامادە بکات تا بتوانرێت لە مانگی تشرین یەکەمی ئەم ساڵ و لە کاتی یاسای خۆیدا بۆ پەرلەمانی بنێرێت. هەروەها لیژنەکە داوای لە حکوومەت کردووە لە بری ناردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 دوو ژمێرەی کۆتایی واتە حساباتی خیتامی بۆ 6 مانگی یەکەم و دووەمی ساڵی 2021 بۆ پەرلەمان بنێرێت و لە کۆتایی ساڵی ژمێری کۆتایی و راپۆرتی چاودێری دارایی بۆ پەرلەمان ڕەوانە بکات. بێهیوابوونی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لە ناردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 پاشەوە دێت کە بەرپرسانی حکوومەت بە تایبەت وتەبێژ چەندین جار بانگەشەی ئەوەیان دەکرد کە خەریکی پرۆژە یاسای بودجەن و بۆ پەسەندکردنی ڕەوانی پەرلەمانی دەکەن. پرۆژەی یاسای بودجە لە هەفتەی داهاتووتێتە ئەنجومەنی وەزیران و ئەوەی کە پێویستە و ئەوەی کە لە بەرژەوەندیدایە ئێمە دەیکەین. بەڵام تا ئێستا کە 8 مانگ لە ساڵی 2021 تێپەڕیوە هیچ پرۆژە یاسایەکی بودجە نەگەشتووە بە پەرلەمان. باپی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێت کۆتایی مانگی دەی هەموو ساڵێک پرۆژە یاسای بودجەی ساڵی داهاتوو لەلایەن حکوومەتەوە بگاتە پەرلەمان تا لە پەرلەمانیش بەر لە هاتنی ساڵی نوێ پرۆژە یاساکە پەسەند بکات. ماوەی 8 ساڵە هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجەی نییە و کەس ئاگاداری وردەکاری بڕی داهات و خەرجی نییە. لە سەرەمەش چەندین جار لەلایەن پەرلەمانتاران و چاودێرانەوە ڕەخنەبارانی حکوومەتی هەرێم کراوە بە هۆی ئەوەی نەبوونی پرۆژە یاسای بودجە هەلی گەورەی بۆ ناشەفافی و گەندەڵی و نادادگەری و تاخشان و پەخشانی داهات و خەرجی ڕەخساندووە. پلانمان بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغە داناوە و بودجە و خەرجی دام و دەستگاکانی هەرێم و موچەخۆران ڕێک دەخەینەوە. کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی بەڵێنیدا کۆتایی بە نەبوونی پرۆژە یاسای بودجە بهێنێت بەڵام لە 2 ساڵی کابینەکەیدا نەیتوانیوە ئەو بەڵێنە بەجێ بگەێنێت و دیاریش نییە 2 ساڵی ئایندە درێژە بە میراتی کابینەی پێش خۆی بە نەبوونی پرۆژە یاسای بودجە دەدات یاخود پرۆژە یاسای بودجە ڕەوانەی پەرلەمانی کوردستان دەکات.